سلااوتان لێبێت و ئەم کاتتان باش بە بڕیاری مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان دیارە فۆرمی دابەشکردنی زەوی بەسەر خانشینانی سەربازی و مەدەنی لە تەواوی ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان دابەش دەکرێت بۆ مەبەستە ئەمڕۆ من لە بەڕێوەبەرایەتی خانشینی سۆرانم بزانم لە ئیدارەی سربەخۆی سۆران چەند کەس فۆرمی دابەشکردنی زەویان بەسەر دابەش دەکرێت و شێوازی پڕکردنەوە و چێ دەگرێتەوە لێرە یعقوب ئەحمەد بەڕێوەبەری خانشینی سۆران میوانی منە کاک یعقوب ئەگەر بیت تێرە سلااوت لێبێت ماندوو نەبێت دەبین قەرەباڵغێکی زۆر هەیە لە ئەمڕۆ کە یەکەم ڕۆژ دەستی پێ کردووە چەند کەس چەند خانشین بڵێم لە دابەشکردنی زەوی سوودمەند دەبن چەند کەس لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران لای ئێوە ناوی تۆمار کراوە پێشەکی بەخێر بن لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران من 3000 و تقریبا 200 نەفەر خانشینی زیندوم هەیە بۆ مەسەلەی زەوی بەس شمولی خانشینی زیندووەکە یعنی ئەو 3200 نەفەرە کە دابەش بووەسە ئەو حەف بانقەکە من تەنسیقم گەوان هەیە بانقی دیلمان ڕواندز خەلیفان چۆمان بلە و مێرگەسۆر ئەو بانخانانە تۆزی کرا ئەو فۆرمانە دابش کرا ئێستا و بانخانە ئەو خانشینەکە زیندوونەوە پێشتر سوودمەند نەبووە لە زەوی ئەتوانە ئەو فۆرمانە وەربگرن و پڕ بکەنەوە فۆرمەکەش دوو بەشی هەیە بەشی پێشەوە و پشتەوە بەشی پێشەوە زانیاری خانشینێکی لای خۆی پڕەکەتەوە دوای گەڕانەوە لە پشتەوە ئایدی بەلێننامەیە مە لێرە لە دایرەیە خانشین سۆران پەنجەمۆریان لێ وەرەگرن و تەواو هیچی دیکەی تێدانی باش دەبینین ئەمڕۆ کۆمەڵ خەڵکێک سەردانی ئێوە ئەکا بۆ نمونە هاوسەری مردووە بەڵام وارسی بڵێم کۆچ کردووە ئەوانە سوودمەند نابن بۆ فۆرمشیان پڕکردیتەوە چ داواکاریەکت لەو کەسە زان چێ من بخۆم باخەکانم هەموو ئاگادار کردیا ئەوە بە هەمووی لە سایتی وزارەت و هەموو جا بەلاو بووەکیە لەسەر بەس خانشینی زیندی شمولەکە پێویست ناکە ئەوانەیە کە میراتگیرین پیاوەکان مەفاتیان کردیا پێویست ناکە سەردانە باخەکان بکەن بۆ وەرگرتنی ئەو فۆر ئەو هەموو ئازیەتەی بکشن ئەو هەموو ئستنساخە پێویست ناکە ئەو مەسرفەش بکەن بەس خانشینی زیندوو سەردانی بانقەکان بکەن ئەوانەی سوودمەند نەبووینە فۆرمەکەی وەربگرنەوە هیچی دیکەنی دووشەمێ فۆرمەکان دابەش دەکرێن تا چەند ڕۆژ بەردەوامی دەبێت ئەوە بەردەوام هەتا ئاخیر نەفەر بچی فۆرمەکەی وەربگریتی سنووریان بۆ دەنانەکە لە تا ئاخیری هەفتە یان فلان ڕۆژتەوی بچن فۆرمەکەی احتیاجی هەر وەختی بچن توان فۆرمەکەی وەربگرن هاوڵاتی ئەوەندە پاڵەپەستۆ نێخنە سەر شوێنەکە بەڵێ بەڵێ پێویست ناکەێت من گوتمە لەسەر چەند دێدوانە دیکەشمدا بوو پێویست ناکە ئەوەندە زەختەی سەباقەکان بکەن نە سەباقەکان سەر دایرەی خانشینیش بچن فۆرمەکان بە ئێستراحەتی خۆیان وەربگن لە ماڵێ پڕ بکەنەوە دوای بگەڕنەوە بۆ خانشینەکە خزمەت داما سەلامەت زۆر سپاس دیارە ئێرە بەڕێوەبەرایەتی خانشینی سۆران ئێرە کاروباری خانەنشینانە لێرە ئەو کەسانەی کە بە مەبەستی پڕکردنەوەی فۆرمی زەوی لێرە دێن لەم ژوورە لەلایەن بڵێم ئەو کارمەندانەی کە لەم شوێنەن لێرە فۆرمەکەیان بەسەر دابەش دەکرد خارەجیان چۆنی ماندوو نەبێت ئەم بڕیارە چۆن هەڵە سەنجێنی کە سەرۆکی حکوومەت بڕیارێکی زۆر چاکە بڕیارێکی زۆر لە جێی خۆیتی ئەگە خوارم کە ئاردەندن لە جێکی چاکبی بە قسمەتن ببی خوا خێری ئەوانش بنووسی کە ئەو قراریاندایە و سەرپەرشتی ئەو قرارەیەکەن و شەکەن لەوە جێبەجێ بکەن و باقی وەسەلام مەمنونی هەموو لایشی سپاستانەکەی مەمنون خواحافیز زۆر سپاس دیارە وەک بەڕێوەبەری بانقی یاخود بەڕێوەبەری خانشینی سۆران یعقوب ئەحمەد ئاماژەی پێکرد کە 3200 خانشینی زیندوو لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران هەن کە ئەوانە فۆرمی دابەشکردنی زەویان بەسەر دابەش دەکرێت و فۆرمەکان بەسەر بانکەکان دابەشکران لەوێ لە قەزا و ناحیەکانی ئیدارەی سەربەخۆی سۆران کە حەف شوێنن ئەم فۆرمانە پڕ دەکرێنەوە وەک خۆی گوتی تەنها ئەو خانەنشینانە دەگرێتەوە کە لە ژیان ماون ئەوانەی کۆچ کردووە بە هیچ زۆرێک نایەنگرێتەوە دیارە ئەم بڕیارە بە فەرمانی ڕاستەوخۆی سەرۆک وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان مەسرور بارزانی بووە کە لە چەند ڕۆژەی ڕابردوو بڕیاری ئەوەیدا کە فۆرمی دابەشکردنی زەوی بەسەر خانشینانیش دابەش بکرێت جگە لە فەرمانبەرانی حکوومەتی هەرێمی کوردستان ئەمەش هەنگاوێکی گرنگە بۆ ئەو کەسانەی کە تا ئێستا سوودمەند نەبوونە لە زەوی لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە بەڵێ